الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم ربنا فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة وجعلنا من الراشدين. درسي كمان لتفسير سورة الكهف. خی گەورە یارمەتی دەرمان بێت لەم نۆشەوە لەم هەژنۆشەوەدا ئەم سوورەتە مبارەکە تەفسیر بکەین کە سوورەتێکی زۆر مەزن و گەورەیە و چەند فەرمودەیەک لەبارەیەوە هاتووە. یەکیشیان ئەوەی کە کاتێک یەکێ لە سەحابە ئەم سوورەتەی خوێندەوە سەکینەت و ڕەحمەتی خوا دابەزی کە بە پێغەمبەری خوای فەرموو عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەری خوا فەرموویەوە السەکینەة تەتەنەزەل عند قراءة القورآن. کاتێک قورئان دەخوێنن کە ئەو سوورەتی کەهفی دەخوێند فەرمووی هێمنی و ئارامی و ڕەحمەت و بەرەکەتی خوایە دابەزیوە. فرمودەیەکی تر هەر کەسێک دەئایەتی شەوانە دەئایەتی سەرەتای سوورەتی کەهف بخوێنێت عوصم من فتنة الدجال، لە فتنەی دەجال پارێزراو دەبێت. وهروەها فرمودەیەکی شەیە کە هەندێک لە زانایان تەحسینیان کردووە کۆمەڵێک لە محەدیثین، ئەویش ئەوەیە کە هەر کەسێک ڕۆژانی جومعە سوورەتی کەهف بخوێنێ ئەوە دەبێتە نور و ڕووناچی بۆی بۆ ئەو هەفتەیە. سوورەتێکە 5 بەسەرهاتی مەزن و گەورەی تیادایە. هەر یەکێک لەو 5 بەسەرهاتە کۆمەڵێک دەرس و پند و عیبرەتی تێدایە کە بە وردی لە خزمەتی دابین وەلەو بەسەرهاتانە بگەین و لێر ورد بینەوە ئیستیفادەی زۆری لێ دەکەین. خوای گەورە یارمەتی دەرمان بێت. وەکو لە دەرسی عەسر باسم کرد، ئەم دە ڕۆژەی ذولحیجە عەمەلی ساڵح و کردەوەی چاکتیایدا زۆر پەسند و خۆشەویستە و لە هەرە کردەوە پەسندەکانیش طلبی علمە، فێربوونی زانستی شەرعیە و لە هەموو زانستە شەرعیەکانیش لە پێشتر و مبارەکتر تەفسیری قورئانی پیرۆزە، حاڵی بوونە لە کەلامەکەی خوای گەورە. بۆیە بەڕێزەکانم ئەم چەند کاتەی بەسەری دەبین لە خزمەت ئەم سوورەتە مبارەکەدا لەو شەوە پیرۆزانەدا ئینشاءالله عیبادەتێکی گەورە و مەزنە سەرڕای ئەوەش کە زانستێکی بەسوود و سنجينا إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب. الحمد أم صيغي خبرة هوال دانا خواي پروردگار هوال من پیدا داکا ألف لام بو استغراقا واتا همو محامد همو سپاس استایشک لله بۆ پەرستراوی حەقە. هەرچی سوپاس و ستایشە چێ شایستەیەتی خوا شایستەیەتی. ئێمەی مرۆڤ کە لە ناو یەکتردا لەسەر چەند چاکەیەک لەسەر چەند هەڵوێستێک لەسەر چەند سیفاتێک شایستەی ئەوە بین کە سوپاسی یەکتر بکەین، خوای گەورە خۆی شایستەی هەموو سوپاس و ستایشێک. بۆ چونکە خاوەنی ناو و صفاتێکی بەرز و جوان و تەواوە. حەمد ستایش وەسفکردن بە تەواوی بە بەرزی بە جوانی کە تۆ مرۆڤێک ببینیت صفاتی جوان و بەرزی تێدا بێ لە خۆتەوە خۆشت دەوێ و بە باش بەحسی دەکەیت کە صفاتەکانی دەژمێردرێن فلان صفت فلان صفت فلان صفتەی هەیە بەڕاستی خۆشەویستە
بۆ فلان لاعیبەت خۆش دەوێ تۆ نازانی مامۆستا کە شەق لە تۆ بدەدا یەکسەر بۆ ناو گۆڵە لەبەر ئەوە خەڵک خۆشی دەوێ ستایشی دەکا سوپاسی دەکە ئەی فلان کەسەت بۆ خۆش دەوێ ئەمە فلان سیفەتەی تری تێدایە سیفەتێک کە لە حەقیقەتیشدا لەوانەیە هیچ بەهایەکی نەبێت ئەمە لە بۆکسێن زۆر مهمە کە بۆکس لە کەسێکدا یەکسەر دەیخا باش کەواتە ئینسان کە سیفەتێکی خۆشەویست یا جوان یا بەرز یا بەهێزی تیادا بێ شایستەی ئەوەی خۆشت بێ و بە باش باسی بکەیت ئەی ئەو خوای کە خاوەنی ئەو هەموو صیفاتە بەرز و جوانەیە خاوەنی ئەو هەموو ئەفضال و چاکەیە لەگەڵمان خاوەنی ئەو هەموو هێز و دەسەڵاتەیە ئەو خوای کە تۆی لە نەبوونەوە دروست کرد حەد لە نەبوونەوە دروست کردی ئێ بێگومان شایستەی حەمدە بۆیە نەیفەرموو حەمدی خوا بکەن فەرمووی هەموو حەمد و ستایشێک شایستەی خوایە هەمووی کەواتە با بەردەوام ئێمە حەمدی خوا بکەین ستایشی خوا بکەین خوای گەورە شایستەیە با فلان لاعب لەسەر زمانمان نەبێت فلان ممثلە فلان گۆرانی بێژە فلان مصارعە فلان نازانم چییە فلان مەسئولە نە الله جل جلاله شایستەی ئەوەیە بەردەوام زمانمان تەڕ بێ بە حەمد و شکری خوا الحەمد لله حەمد بۆ خوا لەسەر ئەوەی کە خاوەنی هەموو صفاتێکی بەرز و جوان و تەواوە حەمد بۆ خوا لەسەر ئەو هەموو نیعمەتەی کە بە ئێمەی ڕشتووە حەمد بۆ خوا لەسەر ئەوەی کە ڕاستترین و تەواوترین پەیامی بۆ ناردووین الحەمد لله الذي أنزل على عبده الكتاب ستایش بۆ ئەو خوای کە الکتابی دابەزاند بۆ سەر عەبدەکەی دیسان ئەلیف و لام یعنی ئەو کتابەی کە کاملترین و تەواوترین و ڕێک و پێکترین کتابە کە قورئانە خوای گەورە دایبەزاند بۆچێ بۆ ئێمە بەسەر عەبدەکەی خۆیدا کە محەممەد عەلەیهی سڵاو وسەلام بەڵام بۆ ئەوی بێتە بەرنامەی ژیانی من و تۆ یعنی نیعمەتەکانی تری خوا ئاو ڕزق و ڕۆزی هەوا زەوی ئاسمان مناڵ ژن هەرچی نیعمەتێکە خوا پێی بەخشیوی هەمووی بخەلایەکەوە بەڵام لە هەمووی گەورەتر ئەنزەل عەلی عەبدیه الکتاب ئەم قورئانەی بۆ ئێمەدا ناردووە خوای گەورە دایبەزاندەوە بەسەر عەبدەکەی خۆی وەڵڵاهی ئەم قورئانە نەبوایە خەڵکی وەکو بەهائیم و ئاژەڵ دەژیان بەرنامەی ئیسلام نەبوایە بەگشتی پەیامی خوا کە نەبێ لەسەر زەوی خەڵک دڕندەیە خراپە إنه كان ظلوما جهولا أصل لإنسان دا نفامتيا خوك لدايك دبي تو عالمني هيج نازانيد وأصل لإنسان دا ظلمة هموش تيكد بو خود دوي استم لخلق دكي چی وای کردو مرۆڤ ببێتە کەسێکی بەڕێز خۆشەویست مەقبول چاکەکار ئەم قورئانەیە پەیامی خوایە و پێش ئەو پەیامە پەیامەکانی تری خوا پێشەوەی دەستکاری بکرێن بەڵام گەورەترین و تەواوترین پەیام قورئانە کە خوا بۆی دابەزاندووی جا دەزانن ئەمە بەتەنها شایستەی ئەوەیە کە حەمدی خوا بکەین لەسەری کەواتە خەبەرێکە یوراد منه الإنشاء يعني ئەی خەڵچینە سوپاسی خوا بکەن لەسەر ئەم قورئانە کە بەرنامەی ژیانتانە با زیاتر قورئان بناسین ئێستا خوای گەورە بۆمان وەصفی قورئان دەکا یەکەم شت ولم يجعل له عوجا هەرچی زەیغێک و ئینحرافێک و خواریەک و لاریەک و هەڵەیەک و نوقسانێک و کەم و کورتیەک هەیە لەم قورئانەدا نییە داینە ناوە خوای گەورە قورئان هیچ نوقسانی و هەڵەیەکی تێدا نییە ولم يجعل له عوجا هیچ خواریەکی تێدا نییە هیچ نوقسانیەکی تێدا نییە بۆیە ئەگەر بێت و ملحیدەکان و بێدینەکان بەخوا شەو و ڕۆژ بخەنە سەر یەک هەر هەمویان بەیەکەوە کۆ ببنەوە یەک عیوەج یەک خواری لەم قورئانەدا ببینەوە لە حکمێکی قورئان
یا لە خەبەرێکی قورئان و هەواڵێکی قورئان وەڵڵاهی ناتوانن بیدۆزنەوە. خوای گەورە فەرمێ وتەمت کەلیمەت ربک صدقا وعدلا. کەلیمەتی خوا چییە؟ کەلیماتی خوا پەیامەکەی خوا صدقا في الأخبار وعدلا في الأحكام. هەرچی خەبەرێک لەم قورئانەدا هاتووە هەمووی ڕاستە. وەرە خەبەرێکی ئەم قورئانە بابێن بیسەلمێن بڵێن خەبەرێک هەواڵێکی قورئان کە باس کراوە ڕاست نییە. بۆ نمونە خوای پەروەردگار لە سوورەتی مومنون بۆمان باسی قۆناغەکانی کۆرپەلە دەکات لە ناو چیدا کەی باسی کردووە 1400 ساڵ پێش ئێستا کە سۆنەر نەبوو، ئەشیعە نەبوو، وایە هیچ شتێک نەبووە. بۆی باس کردوین کە عەلەقەیەکە، ئینجا مۆڵغەیەکە، یعنی دڵۆپە ئاوێک، ئینجا دڵۆپە خوێنێک، ئینجا پارچە گۆشتێک، ئینجا ئێسقان بۆ دروست دەکرێت، ئینجا ڕوحی دەکرێتە بەر. ئەم چەند قۆناغا عەلەقە لەوە کە دەست پێ دەکات دڵۆپە ئاوێک تا وای لێدێ دەبێتە ئەو مرۆڤە. باشە خۆ هیچ سۆنەر و ئەشیعە نەبوو، قورئان باسی کردووە. ئەمڕۆ سۆنەر و ئەشیعە هەیە. زەحمە نەبێت چیمان پێ دەڵێ کە فەحس کراوە مناڵکە لە ناوچی دایکیدا دروست دەبێت بە چەند قۆناغدا دەڕوا. ئەوانەیە کە قورئان باسی کردووە یا ئەوەی کە قورئان و حەدیث باسی کردووە ڕاست دەرنەچوو؟ کامە؟ خۆیەتی. ئەوەی قورئان باسی کردووە ئەوە دەرچوو. 1400 ساڵ پێش ئێستا کەواتە علمی تازە، زانستی سەردەم کە پێش دەکەوێ ڕاستێتی و جوانێتی و تەواوێتی قورئانمان بۆ دەردەخا یا بۆمان دەردەخا ئەم قورئانە غەڵەتی تێدایە، ڕاستێتی قورئان دەردەخا. ئەمە شتێکە لە خەروارێک. لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام غولیبەت الڕوم، ڕۆمەکان لەگەڵ فورسەکان شەڕێکیان کرد و ڕۆمەکان تێشکان، فارسە مەجووسیەکان سەرکەوتن. خوای پەروەردگار سوورەتی ڕۆمی دابەزاند و خەبەری دایە موسڵمانان پاش ماوەیەکی تر فی بضع سنین لە چەند ساڵێکی تردا ڕۆمەکان سەر دەکەونەوە بەسەر فارسەکان. ئێ باشە چۆنی زانی؟ چاوەڕێیان کرد، چەند ساڵە تێپەڕی فعلەن ڕۆم سەرکەوت بەسەر فارستا. بۆیە هەرچی خواریەکە نوقسانیەکە لە قورئاندا نییە، نە لە هەواڵەکانیدا هەیە شتێکی ناڕاست دەرچوو بێ، نە لە حکمەکانیشی شتێکی ناعادل و ناموناسب و ناگونجاو دەرچوو بێت. ئەبەدەن نییە، لە قورئاندا شتیوان نییە. وەلەم یەجعل لەهو عیوەجا. ئەی کە خواری تیادا نییە چۆنە؟ قەییمە. قورئان ڕاستە، ڕێکە، ڕێک و پێک و تەواوە، و هەروەها ڕێخەری مەسلحەتی مرۆڤە لە دنیای و لە دوا ڕۆژیدا. قەییمەن بە دوو مانادێ، هەندێک زانایان مانای سێمیشی بۆ باز دەکەن. یەکەمیان ڕاست و ڕێک و پێکە، هیچ خواریەکی تێدا نییە، کەواتە تەکیدە بۆچی؟ بۆ پێشخۆی لەم یەجعل لەهو عیوەجا. دووهەمیان قەییمەن عەلا معاش الناس ومعاد الناس ومصالح الناس في معاشهم ومعادهم. يعني أم قرآن ژیانی تۆ ڕێک دەخا، ژیانی دنیا و دوا ڕۆژت ئەگەر لەسەری بڕۆی. مانای سێم قورئان قەییمە لەسەر کتێبەکانی پێشووتر، هەرچی شتێکی ڕاست و بەسوود و گونجاوە لە کتێبەکانی تر لە قورئاندا هەیە. هەرچی شتێکی شکەنە گونجاوە بۆ ئەو سەردەمەی دوای خۆیان قورئان ڕوونی کردوتەوە. ئێستا زانی من دوو صفەتی قورئانمان زانی، وەزانیشمان بۆ سەر چێ دابەزی؟ على عبده. چێ ئەو عەبدە؟ ئەو عەبدە ئەفضل الخەلقە، بەڕێزترین و گەورەترین و مەزنترین و خۆشەویستترین و چاکترینی مرۆڤایەتیە کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام. خوای گەورە بەچی ناوی هێنا؟ على عەبده. عەبد. ئەمە چی تێدەگەێنێ برای شیرینم؟ ئەوە تێدەگەێنێ کە بەرزێتی تۆ لە عەبدایەتیتدایە بۆ خوا، تاوەکو بۆ خوا نزم بیتەوە و سەر بخەیتە سوجدا، ئەوە تۆ لای خوا بەرزتریت. لەلایەن خواوە گەورەترین کتاب بە گەورەترینی فریشتەکاندا نێردرایە خوارەوە بۆچێ؟ بۆ عەبدێک. عەبد
بەڵام ئەو عەبدە لای خوا خۆشەویستترین و بەڕێزترینە تاوەکو عەبدایەتیت بۆ خوا زیاتر بێ بەڕێزتری بەرزتری لای خوا خۆشەویستتری و تاوەکو لوودبەرزتر بی لە عەبدایەتی کردن بۆ خوا و غافڵ و بێ ئاگاتر بی ئەوە لە خوا بە دووری و لای خوا ڕێزت نامێنێ بۆیە فەرمووی على عەبده لەو مەقامەدا کە مەقامێکی زۆر تەشریف و تەکریمە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم مەقامی دابەزینی قورئان بۆ سەری عەبد بیناسن عەبدە کەواتە لا يعبد وریابن نەیپەرستن خۆی عەبدە معبود نییە ئەویش عەبدێکە و خوا دەپەرستێ نەک معبود بێ و بیپەرستی نابێت وریابن چەندەها هەزار موسڵمان لەم کەلیمەیە ناگا و گومڕا بووە لە جیاتی وەکو عەبدێک سەیری پێغەمبەر کە عەلەیهی سڵاو وسەلام وەکو معبودێک سەیری دەکا و دەیپەرستێ هانای بۆ دەبا داوای لێ دەکا سوێندی پێدەخوا ئێمە ئەو شتانە هەمووی بۆ خوا دەکرێت بۆ عەبدێک ناکرێت عەبدە کەواتە با مەقامی پێغەمبەر بزانین عەلەیهی سڵاو وسەلام عەبدە کتابی بۆ دابەزیوە لەلایەن خواوە شوێنیکەوە نەک بیپەرستی با بزانین کە دوو صیفەتی قورئانمان زانی و زانیشمان بۆ سەر چێ دابەزی لەلایەن چێ دابەزی ئێستا با بزانین بۆ چی دابەزیوە قورئان بۆ چی دابەزیوە لينذر بأسا شديدا من لدن أما يكم علتي يكم هوكاري يكم دابزين قرآن أما بو هوكاري دومي دابزين قرآن ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا بو ترساندن ومجددان بو أو دابسيوه كيف ترسينه لينذر بأسا شديدا كل من خالف هذا الكتاب هر کەسێک مخالفەی ئەو کتابە بکات ئەم قورئانە بۆ ئەوە دابەزیوە کە ئینزاری بکا و بیترسێنێ بە سزایەکی گەورە خوا دروستی نەکردووی بە بەلاش بەگاڵتە بەرەڵای نەکردوویت کتابێکی بۆ دابەزاندوویت دەستی پێوە بگریت کە هۆکاری بەختەوەریتە سەروەریتە کە دەستی پێوە نەگریت و کاری پێنەکەی ئەوە چاوەڕێی ئینزاری خوابە چاوەڕێی هەڕەشەی خوا ببێتە جێ لينذر بأسا شديدا أي عذابا شديدا سزایەکی زۆر تند بۆ ئەو کەسانەی کە پشت لەو کتابە دەکەن جا کافر دەبن دووڕوو دەبن ملحد دەبن منافق هەرچی بن ئەوە ئینزار بۆ ئەوانەیە بۆی نەڵێن سبەی ڕۆژ نەڵێن ئینزار نەکرا ئینزار کران قورئان بۆ هاتووە ئینزارتان کە مەقسەدی دووەمی دابەزینی قورئان چییە ئێستا بەعەکسەوەیە ترساندنی موژدەدانە ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات وبو أوي قرآن مجدش بدات بواني ككردوي چاكدا كان أو باورداراني ككردوي چاكدا كان بچي أن لهم أجرا حسنا مجدام داتي كبو أوان هيا بدلنيايوا پاداشتێکی زۆر باش زۆر کە بەهەشتە کە ڕەزابوونی خوایە کە بینینی خوایە کە الحياة الطيبة في الدنيا ژیانێکی خۆشە لە دنیا پرسیارێک ئێستا أن لهم أجرا حسنا ئەوانەی ئیماندار بن و کردەوەی چاککەن قورئان بۆ دابەزی و مژدەیان بداتێ بە پاداشتێکی باش ئەو پاداشتە باشە چییە ئەو پاداشتە باشە چییە ها کاک بەڵێ ڕەزابوونی خوا و بەهەشت ئەی لە دنیا قورمان بەسەر بێ الحياة الطيبة لە دنیا ژیانێکی خۆش و باش لە دوا ڕۆژیشدا بەهەشتەکەی خوا و ڕەزابوونی خوا یعنی جگە لەوەی کە لە دوا ڕۆژدا بەهەشتت بۆ هەیە و خوا لێت ڕازیە لە دنیاشدا ئەی ئیماندار کە کردەوەی چاکەی ژیانت خۆشە بەڵە ژیانت خۆش ئەرە وەڵڵە ژیانت خۆش سوێن بەخوا تا ئیمانت پتەوتر بێ و کردەوەت چاکتر بێ ژیانت خۆشترە لەم دنیادا پێش قیامەت لەو ڕۆژانەدا دوو کەس هاتن پرسیاریان هەبوو پرسیاری عایلەی مامۆستا ژیانمان لە ماڵەوە دۆزەخ دەزانم بۆ دۆزەخە وەڵڵاهی ناشیان ناسم وتم پێت بڵێم بۆ دۆزەخە
وتی چۆن مامۆستا خۆ تۆ نامان ناسی وتم نە بەس دەزانم بۆچی دۆزەخ وتی فەرموو وتم ژن و پیاو لە ماڵەوە نوێژ دەکەن وتی وەڵا کوفریش دەکا نەک نوێژ ناکە وتم مناڵەکان نوێژ کوڕەکان کچەکان باڵاپۆشی نەوەڵە مامۆستا وتم دەشتێ ژیانت خۆش بێ چیت بۆ بکەم ئێستا سحرێکت بۆ بکەم یەکسەر ژیانت خۆش بکەم ژیان بەوە خۆش نابێ وەڵا مامۆستا هاتوین بەشکو دوعایە شتێک کە ئەنەما تەواو ئەوە دەبێ یەکەم ئاودا ناو دەیدێمە بڕۆبی خۆ ژیانت خۆش دەبێ ئەمە گاڵتە جاڕیە خوای گەورە وعدی داوە ژیان خۆشی بە ئیمان و عەمەلی صالحە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا قاعدة نقورة پشت لە دینی خوا بکەی لە یادی خوا بکەی لە عیبادەتی خوا بکەی ژیان تەنگ و تاڵ و ناخۆشە ڕوو بکەیتە خوا و بیپەرستی و کردەوە چاک بێ ژیانت خۆشە لە ماڵەوە ژیانت خۆشە وتی مامۆستا هەمومان دەڵی دوژمنی یەکترین وتم ماوتان نەجارێ وەڵڵا خراپترتان بەسەر دێ کە نەگەڕێنەوە لای خوا ئەی پەروەردگار بە کورتی پێوتون ئینە الأبرار لفي نعيم أوي أبرار جمعي برا أوي شاك كار بلا نعيم دا لخوشي دا فرمي لبهج دا يا بمطلقي بمطلقي لبهج دا هر لنعيم دا لا قبر دا هر لنعيم دا لدنيا دا هر لنعيم دا إنساني إيمان داري شاك كار لخوشي دا وإن الفجار لفي جحيم بأندازي فجور وخراب كاريشت تولد دوزخ دا دجي نەک دۆزەخی ئەو دی و بەس دۆزەخی ئێرەش دنیا والله دنیا دۆزەختە و هەمەزانە دڵت خۆش بێ ئینجا مع الأسف مڕەقیەکان زۆرێکیان ئیلا من رحم الله ئەوانەی تیجارەت دەکەن کەسابەتیان بریتیە لەوە بە دین هەر کێشەیەک دەچێتە لایەن سحرت لێکراوە تۆ سحرت لێکراوە وەرە بۆت بەتاڵ دەکەمەوە جا وەرە مەواعیدی بۆ دادەنێ پارەی لێ دەچێشێتەوە سحر لێکرا بابە سحری چی لێکراوە ئەوە چی بۆ ئەو ئومەتە هەمووی سحری لێکرا کام سحری لێکراوە بۆ ناڵی تۆ خۆت بە دەستی خۆت ماڵی خۆتت کاول کردووە نوێژ ناکەی ڕۆژ و ناگری زیکری خوا ناکەی تاعەتت نییە بۆ خوای پەروەردگار چی فسق و فجور و گوناه و تاوانێک لە ماڵەکەتدا هەیە ئەوە هۆکارەکەیەتی نەک ئێستا وای لێ بکەی لەوانەیە براژنەکەم بێ سحری لێم کردبێ بەخوا لەوانەیە پورمان بێ جیرانەکەمانە حەسوودی پێمان دێ حەسوودی بە چی تۆ بێ حەسوودی بە چی تۆ ببرێ کە تۆ وا لە خوا دووری إنما طائركم معكم سببی نەهامەتی و بەدبەختیت خۆتی خۆت تەوبە بکە بگەڕێەوە لای خوا سڵحکە لەگەڵ خوا جا بزانە ژیانت چۆن خۆش دەکات خوای گەورە کەواتە براکانم قورئان بۆ دووشتە ترساندن ئەوانەی کە یاخین مجددان بواني إيمان وعمل صالح دكن ماكثين فيه أبدا جاءوا خوشيش أو باداش تشاكش كخوا بيان دبخشي تيدا من نو ببردوام سهم مقصد تأكيد لمقصدي يكمي دابزيني قرآن وينذر الذين قالوا اتخذ الله ولدا وقرآن إنزاري أوانش دكا كدلن خوا منالي بخوي دانا چين جولك دەڵێن عوزەیر کوڕی خوایە گاورەکان دەڵێن عیسا کوڕی خوایە مشریکەکان دەیانوت عیسا کوڕی مەلایکەت کچی خوان قورئان هاتووە ئینزاری ئەوانە بکا بەچی بەوەی کە سزایەکی زۆر بە ئێشیان بۆ هەیە لەسەر ئەو بوهتانە گەورەی کە دەیکەن بەخواوە ما لهم به من علم هیچ بەڵگە و علم و زانستێکیان بەو شتە نییە کە دەیڵێن ونبي سرچاوي قسەکەیان کە دەڵێن خوا کوڕی هەیە عیسا کوڕی خوایە عوزەیر کوڕی خوایە مەلایکەت کچی خوایە ونبي مستەنەدێکی پاڵپشتێکی زانستیان هەبێ نییە هیچ نییە ما لهم به من علم ولا لآبائهم ونبي هەر خۆیان جاهل و نەفامن بەڵکو باوک و باپیریشیان هیچ علمی نییە لە خۆیەوە ئەو قسەیە دەکەن كبرت كلمة أي كبرت هذه المقولة أو هذه الكلمة كلمة بەڕاستی ئەو قسەی کە کردیان مناڵیان دایە پاڵخوا قسەیەکی زۆر گەورەیە زۆر شەنیعە زۆر قەبیحە قسەیەکی زۆر ترسناک و خراپە کردیان تۆ بڵێ خوا مناڵی هەیە
تخرج من أفواههم كلا دميان أو دردشة بيبي ليكردنوا أم قصيدة كان إن يقولون إلا كذبا هيتشيان نود جقل الدرون بيت أو يوتيان درو إيش قوري خوا منالي بوشيا خوا منالي بوشيا دي أمره ژمارەی گاورەکان چەندە لەسەر زەوی نەسڕانی مەسیحی کە دروست نییە بڵێ مەسیحی بەڵام بۆی بزانن نەسڕانی نسبەتیان چەندە نسبەت تقریبا لەسەر زەوی ها سێ نابن وابزانم 2 ملیار و شتێک وابزانم وانە نا مسلمان ملیار و نزیکی نیو ئەمما ئەوان 2 ملیار و شتێک دیقەت بدەیە 2 ملیار و شتێک لە مرۆڤ دەڵێ خوا کوڕی هەیە 2 ملیار و شتێک بڵێ 2 ملیار و نیو خەڵک لەسەر ڕووی زەوی دەڵێ خوا کوڕی هەیە ئەمە چی تێدەگەێنێ ئەوە تێدەگەێنێ بە زۆرینە نییە حکمی زۆرینە بەڵگەی ڕاستێتی نییە کاکە ئەبێ 2 ملیار و نیو خەڵک لەسەر هەڵە بێ ئەگەر 10 ملیاریش خەڵک بڵێت خوا کوڕی هەمووی درۆ دەکەن ئین یەقولون ئیلا کەذیبا ئەمە درۆیە چۆن خوا کوڕی هەیە خوا کوڕی بۆ چییە اینجا کوڕ لە دایک دەبێت خۆیان دەزانن عیسا لە دایک بوو لە مەریەم لە دایک بوو کەواتە ڕۆژێک هەبوو کە ئەو کوڕە نەبوو دەبێت ڕۆژێکە بێ خوا نەبێ چۆن دەبێت چۆن دەبێت ڕۆژێکە بێ کاتێک هەبوو بێ خوا نەبوو بێ اینجا دەڵێن ئەو کوڕە لە خاچیش درا مرد لە خاچ درا ئێتخوا خوا دەمرێ ئەو مەملەکەتە چێ بەڕۆی بەرێ اینجا دائما ئەمە لای هەموو عاقڵێک دیارە لای هەموو عاقڵێک کاکە مرۆڤ تەمەنی چەندە دەتوانن پێم بڵێن لە 60 بۆ 70 بڕۆ بۆ 80 بڕۆ بۆ 90 بڕۆ بۆ 100 هەیە تەجاوز دەکات تا 130 و 40 و 50 با بڵین باش کەواتە دیارە مرۆڤ ئەوە تەمەنیەتی ئێستا مادام مرۆڤ باوک بێ یا کوڕ بێ یا نەوە بێ یا بڕۆ هەرچی بێت تەمەنەکەی دیارە ئێگە کە عیساش خوا بێ و کوڕی خوا بێ و ڕۆژێک لە دایک بوو بێ و ڕۆژێکی شتێدا مر بێ دەبێ خوای گەورەش کە باوکەکەیە ئەویش وا بێیان نا کاتاویش ڕۆژێکە بۆ لە دایک بووە و ڕۆژێکیش دەبێت دەمرێت پەنا بەخوا لەو گومڕاییە ئەی کە پێش ئەو ڕۆژەی لە دایک بوو بێ ئەی چی خۆخوا نەبووە کەواتە ئەو کاتە بۆیە براکانم سەیری ئەو گومڕاییەکەن ئێستا هەرچی شتێکە کە هەرچی شتێک بڵێم زۆر سەر لێ شێواویە زۆر گومڕاییە زۆر نەفامی و بێعەقڵیە ئێستاش ناگاتە دەرەجەی ئەوەی کە تۆ بڵێ عیسا کوڕی خوایە 2 ملیار و نیو زیاتریش خەڵک دەڵێ عیسا کوڕی خوایە بۆیە شکری خوا بکە ئەی موسڵمان حەمدی خوا بکە کە خوا هیدایەتی داوی کاکەمانە پێشکەوتووە دەڵێ عیسا کوڕی خوایە ئەمە پێشکەوتنەکەیە مۆبایلم بۆ دروست دەکا تیارە دروست دەکا ساڕۆ کوڕە برا سارەی وات بۆ دروست دەکەن چیتر هیندۆسێکیش لە طب بوو لە زۆر شت ئەوەندە زیرەکە لەوانەیە ئەمریکانەی گات لەولاشەوە گات بۆ دەپەرستی خۆمانە ئەوە نییە لە يعلمون ظاهرا من الحياة الدنيا لشتي دنياي كزيرك بو يعني كاكا مع عقلا ما زور تواوا دبي من شويني كوم أخلاقم وكو أو بي جيانم وكو أو بي كاكا ما خلط برا ما خلط موبايلي دروس كردو ده باش بيكرو وخد استفادة لبك طاب أما أو والله أو أضل من حمار أهله أو كدروستي كردوا جا موبايل بهرشي بيت ما بستم ئەگەر بێت و ئیمانی نەبێ بڵێ عیسا کوڕی خوایە دەڵێن کەسێکی گومڕاو سەر لە شێوە ئەی کاکەمە چاک نییە بابا مۆبایلەکە باشە کەس قسەی لەسەرەوە نییە بەڵام وەرە سەیری عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاق و هەڵسوکەوت و مامەڵەیکە کەسێکی سەر لە شێوە و گومڕایە من چییە حەز دەکەی وەکو ئەو بی جا عەجیب لە چیدایە عەجیب لەوەدا ئەو کوردەی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان بیر ناکاتەوە لەوەدا وەکو ئەوان بێ ئەویش مۆبایلێک دروستکە ئابەت کام مۆبایلە کورد دروستی کردووە ئەلمانیا کوردەکان کە ئەوان خۆیان بەوان هەڵدەچێشن بە ئێمەی مسلمانی دیندار دەڵێن دواکەوتوو جەنابتان پێشکەوتون کام مۆبایلتان دروست کردووە هیچ نا گرنگ نییە خۆی ئێمە وەکو ئەوان مۆبایلەکە دروستکەین گرنگەوەی ئێمەش وەکو ئەوان سێ چارەجی نا یەک چارەجی لە پێکەین تێگەیشت وەکو ئەوان ئێمەش ئافرەتەکانمان شۆرتێک لە پێکەنەوە
و گوارەیەک کوێنە گوێمانەوە و سەگێک بە دوای خۆمان دەین و باسی هاوڕەگەز بازی بکەین و باسی ئەمە پێشکەوتنە. یعنی ئەو سەر لێ شێواویە ئینسان قێزی لێ دەبنەوە. واللهی قێزەونن چاو لە کەسانێک دەکا لە شتە خراپەکانیان نەک لە شتە باشەکانیان نەک لە شتە باشەکانیان. ئەی ئێمەی مسلمان نا ئێمە مسلمان دەڵێن ئیستیفادە لە شتە باشەکانیان دەکەین شتە خراپەکانیشیان بۆ خۆیان سەیریان ناکەین حسابیشیان بۆ ناکەین. ما لهم به من علم خوای گەورە فەرمی علمیان نێوانە درۆزنن. اینجا پەروەردگار دەفەرمێ فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا. ئەوە چی ئەی محەممەد تۆ خەریکە خۆت بە هیلاک بدەیت لە پەرۆشی ئەوەی کە ئەوان پشتت لێ دەکەن و پشت لەو قورئانە دەکەن و ئیمان ناهێنن. إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا کە ئیمان بەم قورئانە ناهێنن تۆ خەفەتیان بۆ دەخۆی وامە بە ئەی محەممەد عليه الصلاة والسلام. بۆیە براکانم هەم پێغەمبەر عليه الصلاة والسلام و هەم بانگ خوازار تەنها چیمان لەسەرە بەلاغ. تۆ دینەکە ڕوونکەوە ئێکابرا ئیمان ناهێنێت چی لێ دەکەیت؟ خۆت خەفەتخان مەکە خۆت بێتاقەت مەکە. ئیمان ناهێنێتەوە چی لێ دەکەیت؟ شایستە نییە شایستەی ئەو مەقامە نییە. بۆیە خۆت بە هیلاک مەدە. إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا. أي محمد عليه الصلاة والسلام بدل نياية وإيمة أويك لسر روي زوية أويك لسر روي زوية هر هموي بحيوانات ونباتات وجمادات هر همشتك لسر زوية دي بيني ككردو ما نتمايي رازاوي وجواني أم زوية بوشي تۆ کە درەخت و باخ و دارستان دەبینی جوانە و دڵت پێی خۆشە باڵێ ئەی کە ئەسپێک و نازانم ئەو هەموو حیواناتە کە دەبینی ئەوە ئاسکە ئەوە ئەسپا ئەوە شێرە ئەوە پڵنگە ئەوە فیلە ئەوە زەڕافەیە جوانی دنیایان نا هەمووی جوانی دنیایە. ئەی شاخ و داخ و جەمادات کە دەیبی هەمووی جوانە. خوای گەورە ئەم دنیای ڕازاندۆتەوە بە هەموو ئەو جۆرەشتانە بۆ لینەبلووەهم بۆ ئەوەی تاقییان بکەینەوە بەو ڕازاواییانەی سەر دنیا سەر زەوی دنیا دەخەڵەتێن و قیامەتیان لە یاد دەچێ یاخود بە ئەندازەی پێویست ئیستیفادەی لێ دەکەن و خواپەرستی دەکەن. لینەبلووەهم ئەیوهم ئەحسەن عەمەلا بۆی تاقییان کەینەوە تاقیکردنەوەیە کە نەتیجەکەی دەرکەوێ بۆ خۆیان ئەجینە خوا دەیان ناسێ پێشەوەی تاقیمان کاتەوە دەزانێ ئێمە چین. ئەیوهم ئەحسەن عەمەلا کامیان کردەوەکەی باشترینە. دیقەت دێ برای مسلمان نەیفەرموو ئەیوهم ئەکثەر عەمەلا فەرمووی ئەیوهم ئەحسەن عەمەلا. عیبرەت بە زۆری نییە بەتەنها عیبرەت بە باشێتیە باشترین با کردەوەکانی من و تۆ باشترین کردەوە بێ. چۆن ئێ با بزانین کامەیە باشترین کردەوە؟ باشترین کردەوە ئەوانن کە خوا و پێغەمبەری خوا فەرمانی پێکردوون عەلەیهی السەڵاتو وەسسەلام. یعنی ئەوەی کە لە شەرع و لە سوننەت داهاتوو ئەو باشترینی کردەوەیە. چۆن مامەڵە لەگەڵ باشترین مامەڵە لەگەڵ باوکو دایک چییە؟ ئەو قورئان و حەدیث فێری کردووی باشترین مامەڵە لەگەڵ دایک و باوک. لا تقل لهما أف ولا تنهرهما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرة. ئاوا مامەڵە لەگەڵ دایک و باوکت خۆ بەکەم گربە خۆت بە هیچ نەزانی لە بەرامبەریان دەنگ بەرز نەکەیتەوە دەست بەرز نەکەیتەوە ڕێزیان لێ بگرە دوعایان بۆ بکە سەیری کە ئەمە باشترین کردەوەی لەگەڵ دایک و باوک. دەی زەحمە لەبێ قورئان فێرمان کە ئەی باشترین کردەوە لەگەڵ جیران چییە؟ باشترین کردەوە لەگەڵ جیران ئەوەیە. ئەی لەگەڵ برادەر و ڕەفیق باشترین کردەوە ئەوەیە. ئەی لەگەڵ مناڵ و خێزان باشترین کردەوە ئەوەیە. ئەی لە تیجارەت و کەسابەت باشترین جۆری ئەوەیە. کەواتە چۆن بزانین باشترین کردەوە؟ ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمانیان پێکردووە ئەو باشترینە. بەڵام مەرجێکی تری پێویستە بۆ ئەوەی لای خواش لێت قبول بێت الئیخلاص. ئەو شتانە کە دەکەی بە خاڵسی بۆ خوا بیکە نەک لەبەر ڕیابازی خەڵک لەبەر ڕیابازی خەڵک مەیکە بۆی خەڵک پێت بڵێت ئای کە پیاوی باشە دەستی باوکی ماچ دەکا لەبەر خوا بیکە لەبەر ئەوەی کە خوا ئەمری پێکردووی و حەقی ئەو باوکەت لەسەرە. بۆیە لەبەر ئەوە لەبەر تێبینی نەزەری خەڵک نا کەواتە پرسیارێک ئێستا بۆی ما تەقەڕەڕە
شتێک دووبارەی کێنەوە دەچەسپێ باشترینی کردەوە کامەیە کاکە باشترینی کردەوەکان ها برای خۆم تێمان گەیەنە قەینە ئەخلەس و وەسۆ بۆ من تێت دەگەم بۆ ماڕوونکەوە ئیخلاص و متابعە لە چیدا بێ باش کاکە باش دقت دەنە شتێکتان لەبەر کردووە کۆن ئێستا بۆم دووبارە دەکەنەوە ئەوم بۆ دووبارە مەکەوە ئێستا چیم پێوتی باشترینی کردەوە کامانن کاکە عەبدوڕەحمان ئەوەی کە خۆ پێغەمبەر فەرمانیان پێ کردووە لە هەموو بوارەکانی ژیان لە هەموو بوارەکانی ژیان ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێیان وتووی ئەوە باشترینیەتی ئەوەش سەوابە بەڵام تۆ وەرە تێی بگە بەڕوونی شیکەرەوە کەواتە باشترینی کردەوەکان کامانان ئەوانن کە قورئان و حەدیث بۆی ڕوونکردوونەوە وا بکەین لە هەموو بوارەکانی ژیاندا ئەنجا ئەو کردەوە باشانە چۆن بیکەین بە چ نیەتێک بە خاڵسی بۆ خوای گەورە باش وإنا لجاعلون كوتا آيات يمشومان وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا وإما پروردگار دفرمي أوي كلسر روي زوي هي روجك دي ديكين بشي صعيدا يعني شي صعيدا ملساء أرضا ملساء لا نبات فيها جرزا زوية شي تخت وشك نآو نەڕوەکێک نەحەیوانێک هیچی لەسەر نەما ئەو زەویە جوان و ڕازاوایی دنیا کە دەیبینی ڕۆژێک دێ ئاوای لێ دێ کەواتە ئەم ڕازاوایی دنیا هی ئەوە نییە خۆتی پێ هەڵواسیت نامێنێ ڕۆژێک دێ نامێنێت هیچی نامێنێ ئەی چی بکەین کەواتە ئیش بۆ ئەوە بکە ئەحسەن و عەمەلا باشترین کردەوە هەبێ ئەو کاتە تۆ لە جیاتی ئەو زەویە خوای گەورە بەهەشتت پێ دەدا بۆیە با کوڕی دوا ڕۆژ بین نەک تەنها کوڕی دنیا بین با ئیش بۆ ئەوە نەکەین بۆ ڕازاویەکانی دنیا با ڕازاویەکانی دنیا بەکار بێنین بۆ ئەوەی کە باشترین کردەوەمان هەبێت لە هەموو شتێکدا نیەتمان خاڵس بۆ خوا بێ براکانم و هەوڵ دەین هەر کردەوەیە کردمان جا عیبادەت بێت یا معاملە بێت هەڵس و کەوت بێ کڕین و فرۆشتن بێ هەرچی کردت هەوڵدە بەو شێوازە بیکەی کە لە شەرعدا هاتووە لە قورئان و حەدیثدا هاتووە و بە خاڵسیش بۆ خوا و خۆشمان وابەستەی دنیا نەکەین وانە زانین دەمێنێ بەخوا و نەجوانی من و تۆ دەمێنێ سەیریکە کە گەنجی چەند دڵت بە خۆت خۆش وردە ساڵ بە ساڵ شەو ڕۆژ لێت دەخۆن لێت کەم دەکەنەوە زەعیف دەبی چرج دەبی بێتاقەت دەبی لۆچ دێتە دەم و چاوت و لاشەتەوە ئێسقەکانت دەپوچێتەوە واد لێ دێ سوبحان الله جاران چۆن بوو ئێستا چۆنە دنیا ئاوایە بۆیە بەوە مەخەڵەتێ براکە تۆ لە دنیادای بۆ مەبەستێک لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن و عەمەلا هەوڵدە لە گەنجیت باشترین کردەوە بکە بە ساڵات چوویت باشترین کردەوە بکە کەواتە تۆ براوەیت تۆ دەزانیت ئێستا بۆچی لێرەیت لەم دنیایت بەس کە ئاگات لەوە نەما کە دنیا خۆشە ئەرێ ئەمڕۆ سەفرەکەمان بۆ کوێ بێ دەبەرنامە ئەی سپەی بۆ کوێ بڕۆین دوو سپەی چی بکەین شەو ڕۆژ خەریکی جایە لە مۆبایل و ئەنتەرنێت و شاشەکەتەوە بە دوای زینەت الحەیات دنیادا دەگەڕی یا بە فعلی بە واقعی لەسەر زەویدا هەر ڕۆژەی لە سەفرە و سیاحەیەک دەگەڕی براکەم بۆ دروست نەکراوین ئەمە ڕۆژێک دێ سەعیدەن جوڕزەی چی نامێنێ ئەوەی کە دەمێنێ عەمەلی ساڵح بە کردەوەی باش و باشترینی کردەوەکان زۆر بکەین بۆی خوا لە خۆمان ڕازی بکەین داواکارم لە خۆی پەروەردگار بۆ خاتری نەوجوانەکان و سفاتە بەرزەکانی لێمان ڕازی بێت یارمەتیماندا باشترین کردەوە بکەین اللهم اجعل أعمالنا كلها صالحة واجعلها لوجهك خالصة ولا تجعل لأحد فيها شيئا اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه والحمد لله والصلاة والسلام على رسول الله بارك الله فيكم